دیارە دووسێ ڕۆژە لە چەندین سایتی نافەرمی و هەندێک لە کەناڵە ڕاگەیاندنەکانی خۆمانەوە مۆزوعێک وروژێنراوە. ئەو مۆزوعی کە باس دەکرێت وروژێنراوە باسی سووتانی دارسنەوەرەکانی ڕێگای سلێمانی تاسفڵجە ئەکرێت. وا باس دەکرێت کە لەم یەک دوو ڕۆژەیە سووتێنرابێت یا سووتێنراوە یا سوتاوە. جاوەکو شارەوانی سلێمانی ئێمە پێمان خۆشە چەند ڕوونکردنەوەیەک بین بۆ جەنابتان. یەکەم ئەم مۆزوعە بەو شێوەیە کە لەم یەک دوو ڕۆژەیە سوتابێ ئەو سنەوبەرانەی کە ڕێگای سلێمانی تاسفڵجە بە فعلی بەردەم فەرماندەیی بزەبت لە ڕۆژی 7/6/2020 ئاگرێکەوتەوە لە ڕێی ئەو ئاگرەوە سووتا. یعنی ئەمە ئەم دووسێ ڕۆژە نییە. یەک شوێنی کە سوتاوە هەر لە شاری سلێمانی کە ئەکەوێتە سەر ئەو ڕێگایە بەرامبەر تەکیەکەی شێخ محەممەدی ڕەحمەتیە کە ئەو ڕێگایە چێ بۆ بەکرێزۆ. ئەویش ئەو گردە سوتا کە عاید بە بەڕێوەبەرایەتی دارستان و پوش و پاوانی سلێمانیە. ئەویش تقریبا هەر لە مانگی حوتا سوتا لە ئێستاە نەسوتاوە. بەڵام دووسێ ڕۆژە چەند وێنەیەک بڵاو بۆتەوە وێنەکان وا دەرەخەن کە لەم دووسێ ڕۆژەیە سوتابێ یا سووتێنرابێت. ئێمە وەکو شارەوانی ڕەدی ئەوەینەوە کە لەم دووسێ ڕۆژانە بۆ بگرە لە مانگی 6 بووە ئەو ئاگری کە کەوتۆتەوە. ئاگرەکە ژوار ڕێکەوتووە لە ڕێگای سوتفە لە ڕێگای ئاگرکەوتێکی ئەتیادیەوە بۆ لەناو فەرماندەییەوە بۆ بەڵام ڕەشەبا هێناوێتی و هاتۆتە سەر ئەو سنەوبەرانەی کە ئەکەوێتە جەزرەوەسەتێکەوە.